بەڕایتەوە ڕێگرتن لە زێدەڕۆیی لە بەکارهێنانی کارەبا. قەیرانی کارەبا چارەسەر دەکات؟ سڵاو، من زانیارە لە شاری ئەولێر. پێم وایە لەسەر کارەبا بەڕاستی هەموو خەڵک گلەی لە کارەبای هەیە و دوومان بکەنە سیستەم، دوومان بکەنە کارتێک کە مانگانە هەر خەڵکە و بە پێویستی خۆی کارەبای بەکاربینی و نەک زێدەڕۆی لە کارەباش بکاتن. دەبی خەڵکیش هەم ڕەچاوی ئەو شتەی بکاتن کە دەیەوێتن کارەبایەکە بابرین نەک زیادەڕۆی بە کارەبای بکە کە حکومەت دابەش بە ساوەڵاتیان دەکاتن. ڕێگرتن لە زێدەڕاویە کارەبێ نابێتە چارەسەری بۆ دێ کێشە و ئالیشێن کارەبا کوردستانی هەی، چونکە ji ber çi zêderayî tinînê ser karabê, çünkü çend mehettatê karabê nadene şûrî. Hikûmet vê demê lêket balpij bêt bû dana gazê û ev êk ya duê jî divêt hikûmet sîstemîke te elektronî kareba bekarte. Da pitir hewlatî bişêt mezaxtina karabê bi şêwekê aborî biket li ser karînana karabê da kareb بۆ هەمی هەوڵاتی هەبن لە هەرێما کوردستانê. بەڕای من کێشە کارەبا بەم جۆرە چارەسەر دەکرێتن کە یەکەم لە حکوومەتەوە دەست پێ بکەین کە پلانی هەبێتن بۆ گەشت دەزگەکان و شوێنەکان بۆ ئەوەی بتوانرێتن کێشەی کارەبا بە شێوەیەکی جوان چارەسەر بکرێتن و دانانی کاژمێر بۆ هەر ماڵێک یەکێکە لەو پلانە جوانەکان کە دەسەنرێت تا ڕادێکی باش دەتوانم بڵێم کێشە کارەبا چارەسەر بکرێتن بە هیوان لە داهاتوودا کێشە کارەبا چارەسەر بکرێتن. Ez barom zûrî zûr pê xweşxal bûm ku min beşdarî bername xwe bibîne kir Kurdistan 24. Divê hikûmet jî biryarekê bidetin bo wan kesayet kareba te dizîn eger dubare kene vê rêgaya sayet qanûnî lê pêçînê wê gel da bikin.